یەکگرتوو ڕایگەیاند ئەگەر بزانن کشانەوەیان لە حکوومەت خزمەت بە بەرژەوەندی گشتی دەکات بێ دوودڵی بڕیار دەدەن. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت پارتی پەرلەمانی پەقخستووە و هەر ئەویش دەتوانێت کارای بکاتەوە. قایمقامی دووسخورماتوو ڕایگەیاند پاسەوانەکانی سەرۆک کۆمار و 9 کەسی دیکە لە دەست گروپە چەکدارەکان ڕزگار کران. سعودی ڕایگەیاند بۆ بەشداریکردن لە شەڕی دژی داعش ژمارەیەک فڕۆکەی ڕەوانەی بنکەی ئەنچەرلی کردووە. This is NRT News. جارێکی تر سڵاوتان لێبێت. یەکگرتووی ئیسلامی لە لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت کشایەوە و ڕایگەیاند ئەگەر بزانن کشانەوەیان لە حکوومەتیش خزمەت بە چاکسازی و بەرژەوەندی گشتی دەکات بەبێ دوودڵی بڕیاری پێویست لەو بارەیەوە دەدەن. ئەو لیژنەی کە ویستی کێشەی سیاسی هەرێمی کوردستان چارەسەر بکات تەنها دوای 19 ڕۆژ خۆشی کێشەی تێکەوتوو لە کوی سێ لایانی لیژنەکە لایەنێکی کشایەوە. لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت لە کۆبوونەوەکەی بارزانانی لەگەڵ لایەنەکان پێکات لە هەر یەک لە پارتی و یەکێتی و یەکگرتوو جگە لە گۆڕان و کۆمەڵی ئیسلامی. ئێستا زیاتر لە 2 هەفتە بەسەر پێکەنینی لیژنەکە تێپەڕ دەبێت، بەڵام یەکگرتووی ئیسلامی لە ڕاگەندراوێکدا کشانەوەی خۆی لە لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت ڕاگەیاند و دەڵێت ئەگەر بزانن کشانەوەیان لە حکوومەتیش خزمەت بە چاکسازی و بەرژەوەندی گشتی دەکات بێ دوودڵی بڕیاری پێویست دەدەن. یەکگرتوو ڕاشی گەیاندووە لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت بۆ مەبەست و ئەرکێکی دیاریکرا دروست کرا بوو لە دوای نەگەیشتن بە ئەنجامە چاوەڕەنکراوەکانی کارەکانی تەواو بووە. هەروە یەکگرتوو ئاماژەی بەوەش کردووە پێویستە بە زووترین کات بڕیاری وەگرخستنەوەی پەرلەمان و حکوومەت بدرێت چونکە دۆخی هەسیاری هەرێم بڕیاری جددی و بەپەلەی دەوێت. ئەمە بۆ جاری یەکەم نییە لەسەر چارەسەرکردنی کێشە و قێرانەکانی هەرێم لیژنە دروست دەکرێت، بەڵام زۆربەی کات لیژنەکان پێشەوەی بگەنە ئەنجام هەڵدەوەشێنرێنەوە یاخود بێ ئەنجام دەبن. تەنانەت لەسەر ئەوەی کە زۆربەی کات لیژنەکان بێ ئەنجام بوون لەناو خەڵکو و تەنانەت بەرپرسانیشدا قسەیەکی باوەیە کە دەوترێت ئەگەر هەر بابەتێک لیژنەی بۆ دروستکرا ئەوە بێ دوودڵی ئەو بابەتە چارەسەر نابێت. لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت لە 26 مانگی ڕابردوودا پێکێنرا و دوای 2 کۆبوونەوەی ناوخۆیی و کۆبوونەوەیەکی لەگەڵ بستنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی نەیتوانی ئەو دوولایەنە ڕازی بکات بەشداری لە کۆبوونەوەی داهاتووی نێوان بارزانی و لایەنەکان بکات کە بڕیار بوو حوتی ئەم مانگە ئەنجام بدرێت کە دواتر بۆ کاتێکی نادیار دواخرا. محەممەد نەجیب NRT. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند پارتی پەرلەمانی کوردستانی پەقخستووە و هەر ئەویش دەتوانێت کارای بکاتەوە. ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە بەرنامەی تاوتوێی NRTدا ڕایگەیاند چارەسەرکردنی قەیرانی سیاسی لە نێوان لایەنەکاندا پێش قەیرانی داراییە. لەسەر قەیرانی دارایی و داهاتی نەوتیش ئارێز عەبدوڵڵا ڕایگەیاند بەرپرسانی یەکێتی بێ ئاگان لە پرسی نەوت و داهاتەکەی و نازانرێت مانگانە داهاتی نەوتی فرۆشراوی هەرێم چەندە. ئەوەی پەرلەمانی پەقخستووە ئەوەی حکوومەتی ئیفلیس کردووە من بەڕاشکاوی ئەڵێم تەنیا پارتی دموکراتی کوردستانە و تەنیا پارتی دموکراتی کوردستانیش ئەتوانی ئەو قەیرانە لە ماوەی 24 ساعتی داهاتوودا چارەسەر بکاتن. واتە کلیلی قەیرانەکە لە دەستی پارتیە و کلیلی چارەسەرکردنیش لە دەستی پارتیە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تریش ئێستا لەو دوورگانەدا ئایا ئەوانیش بێنە دەرەوە وەکو یانشان بدەنە بەرێ لە پێناوی چارەسەرکردن. من پێم وابێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا زۆر بە پشوو درێژی و زۆر مەسئولانە هەوڵی خۆیان داتن. ڕەنگە ئەو هەوڵانەی کە ئەیداتن هەندێک جار لەسەر حسابی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بێ، بەڵام بەدڵنیاییەوە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستانە بۆ تێپەڕاندنی قەیرانەکەیە. لە پەراوێزی کۆنفرانسی ئاسایشی میونخدا بارزانی زنجیرەیە کۆبوونەوەی لەگەڵ ژمارەیەک سەرکردە و نوێنەری وڵاتاندا ئەنجام داوە. ماڵپەڕی سەرۆکاتی هەرێم بڵاوی کردوتەوە لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی کۆنفرانسەکەدا بارزانی سیاسەتی هەرێمی کوردستانی لەبارەی شەڕی دژی داعش و دوایین پێشهاتە سیاسی و ئەمنیەکانی ناوچەکە و عێراق و سووریا و هەروەها قەیرانی دارایی و ڕفراندۆم تاوتوێ کردووە. پەیامنێری NRT لە شاری میونخ وتی بارزانی کە لە 19 ئابەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی هەیە لەگەڵ برێت مەککۆرگ نێردەی تایبەتی باراک ئۆباما بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش و سەرۆکی مەقدۆنیا و وەزیرانی دەرەوەی ئیتالیا و بەریتانیا و تورکیا و ئێران و فیدریکا مۆگرینی
بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتی ئەوروپادا کۆبەتەوە. بڕیارە لە پاشنیۆڕۆی سێشەممە لە سێهەم ڕۆژی کۆنفرانسەکەدا یاخود ئەمڕۆ لە سێم ڕۆژی کۆنفرانسەکەدا بارزانی لەگەڵ ژمارەیەک سەرکردەی وڵاتان بەشداری پانێڵێک بکات لەسەر جیۆپۆلۆتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بارزانی لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری بەرگری فەڕەنسا و ژمارەیەک کار بەدەست و بەرپرسی باڵای وڵاتاندا کۆبەتەوە تا ئێستا. ژمارەیەک هاوڵاتی کورد لە بەردەم هۆڵی کۆنگرەی میونخدا لە ئەڵمانیا گردبوونەوەیکیان ئەنجامدا و دروشمیان دژی بارزانی دەوتەوە. بەشداربوانی گردبوونەوەکە ئاماژەیان بەوەدا دژی ئەوەن کە بارزانی وەک سەرۆکی هەرێم بەشداری لە کۆنگرەکەدا کردووە. ڕاشیان گەیاند پێویستە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و موچەی فەرمانبەران دابەش بکرێت. وەکو بەشێک لە ڕەوەندی کوردی ئەمڕۆ بەشدار بووین لەم خۆپیشاندانەدا دژی بەشداریکردنی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بووین بە ناوی سەرۆکی هەرێمی کوردستانەوە. لە هەمان کادا دژی پێنەدانی موچەین بە هۆکاری سیاسی و هەروەها پەکخستنی گەورەترین دەستگای تەشریعی کە پەرلەمانە. قایمقامی دووسخورماتوو ڕایگەیاند سێ پاسەوانەکەی سەرۆکۆمار و 9 کەسی تر کە لەلایەن گروپە چەکدارەکانەوە فڕێنرابوون لە ئۆپراسیۆنێکدا ئازاد کران. شەلال عەبدول بە NRT ڕاگەیاند 9 کەسەکەی دیکە شۆفێر و هاوڵاتی بوون. ڕۆژی هەینی لە ناوچەکانی حەمرین و سنووری پارێزگای دیالە سێ پاسەوانی سەرۆکۆماری عێراق و ژمارەیەک هاوڵاتی لەلایەن گروپە چەکدارەکانەوە بەرەو شوێنێکی نادیار فڕێنران. لە سلێمان بەک سعات دەبوو تورکمان بوو کوردی وە تورکمانی قسەیان نەکرد و عەرەبیش قسەیان نەکرد. ئێتیکردیانە خانێکی دووقات و هەر شەوێ لە ژوورێکا بوو هەر شەوێەوە نوعی هانانە کردی. باشە ئازار و ئەشکەنجەی ئێوەیان نادا بەرەوەڵە زۆرش. باشە داوای چیان لە ئێوە ئاکرد؟ وەڵڵی داوای هیچیان ناکرد بەس هەر ئەوە بوو لیانەدایت و تەوا هیچ نەبوو. شوێنی بڵین ئازار و ئەشکەنجە بەگیانتەوە دیارە وەڵڵی خۆناغەفەنگ بە بشنەوەی بەس بڕان ناکەم دیار بێ بۆگزێکیان داوا بەمەماوە. باشە ئەو کەسانی کە لێوێن لە ئێوێن ئەدا جلوبەرگی عسکەریان لە بەرابڵ جلوبەرگی عسکەریان لە بەراوە دەم و دوودیانە پێغا بوو لەبەرێ کەس نامێنی. باش ئەم شەو کاتژمێر چەند بوویەوە ئازاد بەخوا نازانم دەست و چاومان بەسرا بوو دەست و چاومان بەسرا بوو هاوردیان ناو خانەیەکۆ ئیتر تەقریبی نیو سەعاتی لەو شوێ نابوون وتیان شایەتمان بێرن میلیان لێ هاوردینەوە کە بمان کوژن. ئیتر ئەم هێزی بەدر هاتن. تەرمی 25 کۆچبەری دیکەی هەرێمی کوردستان گەڕێندرایەوە کە لە دەریای ئیجەدا خنکا بوون. تەرمەکان لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە گەڕێندرانەوە و 19 کەسیان خەڵکی سلێمانین و 6 کەسیان خەڵکی هەولێرن. جارێکی تر فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بوونەوە جێگای پێشوازی تەرمی کۆچبەرەکان. ئەم هاوڵاتیانە چاوەڕێی کەس و کاریان ئەکەن کە لە دەریای ئیجەدا خنکان کە 25 تەرمیان ئەگەڕێنەوە و نازانن هێشتا ئەو تەرمانی تر چارە نووسیان چییە. خوشتی هاوسەرەکەمە کوڕی هاوسەرەکەمە لەگەڵ مێردی خوشتی هاوسەرەکەم کچی پوری هاوسەرەکەم دوو مناڵی دوو کچی خاڵی لەگەڵ هەموو خێزانە 19 کەس بوون کە سەفەریان کرد 7 کەسیان جانیان لە دەستاوە. ئەو تەرمانی کە ئێستا گەیشتون کە ژمارەیان 25 سەرمەوە بەر لە هەفتەیەکیش 25 سەرمی ترش گەێنرانەوە هەرێمی کوردستان. بەڵام جگە لەوەش حکوومەتی هەرێمی کوردستان کە چەند کۆمپانیایەکی تایبەتی ڕاستپاردووە بۆ ئەوەی کە ئەو تەرمانی تر ئەو هاوڵاتنی تر ئەو کۆچبەرانی تر کە خنکا بوون لە دەریای ئیجەدا و لە ئێستادا تەرمەکانیان دیارنین کۆمپانیایەکی تایبەتی ڕاستپاردووە بۆ ئەوەی کە بە دوادا چوون بکات بۆ تەرمانەوە بیان دۆزێتەوە و بیان گەڕێتەوە هەرێمی کوردستان. بەڵام وەکو ئاماژەم پێکرد دووبارە تەرمی ترش دەگەڕێنرێتەوە هەرێمی کوردستان بەڵام کاتەکەی دیاری نەکراوە چونکە وەکو ئاماژەم پێکرد ئەو تەرمانە ڕاست پێدراون بە کۆمپانیای تایبەت بۆی بگەڕێنرێتەوە هەرێمی کوردستان. لە ڕێگای کەناڵی جاجیاوە لە ڕێگای حکوومەتی یۆنان و تورکیا لە ڕێگای کۆمپانیاکانەوە لە سەرخەتە بوو ئەوەی تەرمە و قوربانیانە بدۆزرێنەوە و لە ئایندێش نزیکدا ئەوانش بگەڕێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان.
ڕەنگە گەر پێش چەند ساڵێک وشەی خنکان بەبیسترایە ئەوە دوا بە دوای ئەو وشەیە یان سەیرانگای دۆکان یان ڕووباری سیروان یان مەلەوانگەکانت بەبیر دەهاتەوە بەڵام ئێستا هەرکە وشەی خنکان دەوترێت دوا بە دوای ئەوە ڕووباری ئیجە و خنکانی کۆچبەران و پێشوازیکردنی تەرمەکانت دێتەوە بەرچاو بەرزان مەلامین NRT هەولێر تیمی ڕۆژنامەوانی NRT بەردەوامە لە بەدواداچوونی زیاتر بۆ ئەم پرسە و زانینی دوا زانێرەکان بۆ گەیشتنی تەرمەکان دیارۆکە ئاماژەمان پێدا 19 کەسیان لەو 25 تەرمەی کە گەڕەندراونەتەوە هەرێمی کوردستان 19 کەسیان خەڵکی سلێمانین ئاوات مەحموود پەیامێرمان لە سلێمانی و لەگەڵمان دەبێت ئاوات زانیاری زیاتر لەبارەی گەیشتنی تەرمەکان بۆ سلێمانی بەڵێ شوان سڵاو لێبێ دیارە دوای ئەوەی کاژمێر هەش تەرمەکان لە ڕێگەی فڕۆکەخانین و دەوڵەتی هەولێرە و گەشتنەوە کوردستان لە ئێستادا ئێمە لە ناوچەی تاسۆجین لە دەواازەی شاری سلێمانی لێرەوە کو دەبینن کە سوکاری ئەو تەرمانە لێرەدا لە چاوەڕوانی گەیشتنەوەی تەرمی کە سوکاریانن کە وەکخۆیان باسی دەکەن ئێستا تەرمەکان لە ڕێگەی کەرکووک سلێمانیوە ئەگەنەوە سلێمانی وە پاشکەمێکی تر ئەگەنە دەواازەی تاسڵوجا من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر کە سوکاریەکێک لە تەرمەکان میوانە وەکو کە سوکاری تەرمەکان چەندیان کە سوکاری ئێوەن و چەندیان ئەندامی خێزانێکن. 9 کەسیان کە سوکاری ئێمەن تقریبان لە ئەندامی 3 خێزانن ئەم 9 کەسە لە 3 خێزان پێگاتون ئەکێ لەوانە کە بەناوی خەسترە و ڕۆسڵ سەعیدە کە کەسی نزیکی ئێمەیە ڕۆژی شەوی 23 لەسەر 24 یەکی 2016 لە ڕێی ڤایبەرەوە تەلەفۆنی لەگەڵ من ناکرد وتی من لە تورکیام لە ئەستەمبوڵ منش لە هەمان کاتە لە تورکیام لە غازی عنتاب وتم چیەکی وتی بتان بڕۆم بۆ خارج وتم نەکەی بە دەریان نەڕۆی وتی باشە ناڕۆم من ترساوم ئەترسم بخینکیام وتم زۆر چاکە من هەوڵێم لە ڕێی زەمینیەوە بدنێرم لەبەرەوەی ئاشنای تورکم زۆرە بە حکمی عیلاقەتی جیاتی لەگەڵ تورکەکانە وتی زۆر چاکە لە ڕێی تورکەکانەوە برادێکمان پێیاکردوتی نەفەری 500 دلارتان نێرم بۆ ئەڵمانیا تەلەفۆنم بۆ کردەوەتی بەسەر چاو زۆر چاکەمە ناڕۆین بە هیچ شێوازێک وتم تاکیدن کە بۆتانەکەم بەس سەبرکەن من دووس پێ یەمەوە ئەستەمبوڵ کە گەڕامەوە ئەستەمبوڵ تەلەفۆن نەبوو هیچ تەلەفۆنی نەبوو لە ڕێی تەلەفۆنە پێوەندیمە براکەوە کرد وتی دەرچووە ئیترەوە بۆ 28مان گەڕامەوە سلێمانی شەوی 28 لەسەر 29 چوینە ماڵێک بەناوی ماڵی باخانخان کە سوکار هەموو کۆبوون وتیان گوایە دەرچوون پەڕێنێتەوە بۆ یۆناان و ئیشەڵات خەبەری خۆشە بیستن منش خۆم قەنەعاتم بەشتە نەبوو قاچاقچی وەختێک نەفەرەکانی گاتەوە بەر چۆن داوای پارەکەی ناکات هەستم لە ڕێی برادران و لە ڕێو تورکانی کە ڕەفیق من تر لە ڕێی قاچاقچی کوردەکانەوە چۆنە بێت توانیم و شەوە لە دەوری 4 بەیانە بۆم درکەمانە بەڕاستی خنکاون نەمانە هەمویان خنکاون تەنها حەو نەفەریشان دۆزراونەتەوە کە حەو نەفەریشان دەرچوون بە زوینوی ما باقی نیوەی جەنازەکە نەدوزرا بۆ 19 دۆزرا بۆ شەوە کە سوکاری ئێمە لە 55 ساڵ بەرەو خوارن هەتا 7 ساڵانە بەڵێ تەرمی چەند لە کە سوکارەکانی و دۆزراوەوە چەندیان دیارنین هەشتی دۆزراوەتی چەند دیارنێ مناڵێکی 10 ساڵ دیارنێ کچێکی 10 ساڵ دیار نییە لەم نۆزدەی کە خەڵکی نزیکی سلێمانی خەڵکی پارێزگای سلێمانین ئەوەکانی کە خەڵکی کوێنەکە زانیاری لە 6 دانان خەڵکی هەولێرن نازانم چەندشان خەڵکی هەڵابجان تەرەوەنی کە ئاگدار بە منەوە ناگدار بووم ترم بەیانە ساحوتی بەیانی من چوومە هەولێر لەبەر کاکزیرەک دەستی خۆش بێ کاکزیرەک سکرتێری کاگنێچیرە بێشەکان هەستا کە لە ڕێخوایانەوە توانیان ئەو تەرمانە بگەڕێنەوە بۆ کوردستان گەرچی حکوومەتی عێراقی نەیکرد زۆریشان داواکاری کردبوو بەڵام ئەوەرکان خستە بەر پێی خۆیان و سوپاس بەخوا بە ڕێکۆپێکیان جامان نایتر میش لە ڕێی دۆستان و برادران توانیم گەمە کاکزیرەک و کەیتر بە زووترین کات تەرمەکانم بگەێنێتە دەستمان تەخیر نەبێت سەرمانی پێشووتر زۆر تەخیرە بۆ گەشتە سلێمانی دەستی خۆش بێ زۆر هاوکاریان کردین زۆر ڕێزیان گرتین دەستیان خۆش بێ سپاسیانەکەم بەناوی هەموو هەوڵەتەنی شاری سلێمانی و شارەکانی دەوروبەری ئێستا تەرمەکان گەشتونەتە کوێ ئەم شۆ بە خاکیانە سپێرن یا خودێکەنە سبینێ ئێمە تەرمەکانی خۆمانە خێن سپێن چکە لە بەرەوەی بەڕاستی خەڵکان زۆر ماندوون زۆر خەڵکەکان هەمووی دڵبریندارن زۆر ستەمە ئەم شۆیش ئێمە تەرمەکانی خۆمان ئەم شۆ لە مزگەوتدانی و بەیانی شەڵیان نێژین سپاس شوان دیارە ئەوەی کە دەیبینن کە سوکاری بەشێکی زۆر لە تەرمەکانن کە لێرە لە دەواازەی شاری سلێمانی لە ناوچەی تاسڵوجە لە چاوەڕوانی ئەوەدان کە تەرمی کە سوکاریان بێتەوە و تەرمەکانیان ڕادەست بکرێتەوە وا بڕیارە
ئەم شەو تەرمەکان ببەنە مزگەوت و بەیانی بە ئامادەبوونی کە سوکاریان بە خاکیان بسپێرێت بە پێزانیارەکان پێنجیان خەڵکی ناوچێ ڕاپەڕینەوە 9 کەسیان ئەندامی خێزانێکن و بەشێکشیان دانیشتووی پارێزگای هەڵەبجەن و هەرم شەو برێنەوە پارێزگای هەڵەبجە. سپاس بۆ ئاوات مححمود پەیامنێرمان لە سلێمانیەوە. بەڕێزان لە سلێمانیەوە دەچینە واشنگتن سەبارەت بە کاردانەوەکان و تێڕوانینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کۆنفرانسی ئاسایش لە میونخ. هونەر ئەنوەر پەیامنێرمان لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. سڵاو دەبێ هونەر، لە ئێستادا ئەمریکا چی دەڵێت لەبارەی دووەم ڕۆژی میونخەوە کە یەک ڕۆژ ماوە بۆ کۆتایی هاتنی؟ سڵاوتان بەڵێ خەڵکی ویلایەتەکانی ئەمریکا لە نزیکەوە ئاگداری ئەم کۆنفرانسن، هەروەها بەشیشان گەشتبینن بەوەی کە چەند وڵاتێکی تر هاتوونتە ناو هاوپەیمانێتی دژی داعشەوە، بە تایبەتی وڵاتانی وەکو مالیزیا و سعودیە. بەڵام دیسانەوە خەڵکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گومانیان لە ئەو ڕێکوتنامەیە کە بوو بە بڕیارێکی فەرمینەتە یەکگرتووەکان لە دوێنێدا گومانەکە لەوەدایە کە رووسیا تا ئێستا جددی نییە لە چارەسەرکردنی قەیرانی سووریا، لەبەر ئەوەی کە هەتا ئێستاش پشگیری ڕژێمی ئەسەد دەکات و بە بڕوای شەقامی ئەمریکی پشگیریکردنی ئەسەد کێشەی سووریا ئاڵۆسر دەکات. لەبەرەوە ئەم کۆنفرانسی ئاسایش کە لە میونخ ڕێکخراوە، هاوڵاتیانی ئەمریکی بە هیوای ئەوەن لە ڕێگەی کەناڵی دیبلۆماسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بتوانرێ قەناعەت بە جۆرێک لە جۆرەکان بە رووسیا بکرێت تاوەکو ڕژێمی ئەسەد لەسەر حکم نەمێنێ. بەڵام ئەولیاتی ویلایەتە یەکگرتووەکان بە تایبەتی وەزارەتی دەرەوە لە ئێستادا ئەوەیە کە چەند ناوچەیەک زیاتر لە 15 ناوچە گەمارۆ دراون لەلایەن ڕژێمی ئەسەدەوە. خەڵکی ئەم ناوچانە تا ئێستا نەخواردن نە هیچ یارمەتیشی مرۆیان پێ ناگات. ویلایەتە یەکگرتووەکان بەردەوام لە هەوڵدایە لە ڕێگەی کەناڵی دیبلۆماسیانەوە بۆی بتوانن چیدی ئەو بڕیارمەتی کە کۆکراوەوە لە نەتۆ یەکگرتووەکانەوە بگات بەو خەڵکە. بەڵام لە کۆتاییدا وەکو ئەمڕۆ جۆن کێری لە وتارەکەیدا لە کۆنفرانسی ئاسایشی میونخ پێشکەشی کرد، ئاماژەی بەوە کرد کە قەیرانی سووریا، کێشەی سووریا پێویستی بە سەقامگیریەکی سیاسی هەیە. لەبەر ئەوە ئەم سەقامگیریەش پێویستی بەهۆیە کە لایەنەکانی سووریا چ بە ئۆپۆزیسیۆن هەروە حکوومەت بێنە سەر مێزی گفتوگۆ و لەسەر مێزی گفتوگۆ بە دیالۆگ کێشەکان یەکلایی بکەنەوە. بەڵام ئاماژەشی بەوە کرد ناکرێت ئەندامانی ئەو دیالۆگەی کە لەسەر مێز دانیشون بۆ گفتوگۆ لە هەمان کاتە لە سووریا خەڵکەکان بەردەوام هێرشی سەربازیان بکرێت لەسەر. لەبەرەوە خەڵکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ڕادەیە گەشتبینن بە دەستپێشخستنەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ کێشەی سووریا لە کۆتاییدا. بەڵام لە هەمان کاتیشدا گومانیان لەوە هەیە چکەکەم تا ئێستا رووسیا بەردەوام پشتگیری ڕژێمی ئەسەد دەکات. بەڵێ لەبارەی ئەوەی کە باس لە گۆڕانکاری دەکرێت لە شێوازی هێرشکردنە سەر داعش، ئەمریکا چۆن باس لەمە دەکات بە تایبەتی لە ناو کۆنگرەی میونخدا؟ بەڵێ سەبارەت بەو لایەنانەی کە بڕیار وایە هێرشی بکرێتە سەر، گفتوگۆیەک لە نێوان رووسیا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دروست بووە بەوەی چ لایەنێک بکرێتە هەدەف لە ڕوبەڕووبوونەوەی شەڕەکەدا. گەیشتونتە لێک تێگەیشتنێک کە چیدی ناکرێت لایەنانی ئەندامانی ئۆپۆزیسیۆن هێرشیان بکرێتە سەر. رووسیا لەوە تێگەیشتووە بەڵێنی ئەوەی داوە کە چیدی لەمە دووە هێرشە ئاسمانەکانی رووسیا بەرامبەر خەڵکی سیڤڵ نەبێ، بەڵام تاکو دوێنێش هێرشە ئاسمانەکان لە دژی خەڵکی سیڤڵ بەردەوام بوو. بۆیە بەردەوام ویلایەتە یەکگرتووەکان جەخت لەسەر ئەو ڕاستیە دەکاتەوە ئەگەر رووسیا بەردەوام بێت لەسەر ئەم دەستدرێژیانەی بۆ سەر ئۆپۆزیسیۆنی سووریا هیچ هەم نەگفتوگۆ نە چەند ڕێکەوتنامەیەکی تریش ئەگەر لەسەر وەرەقە ئیمزا بکرێت بەڵکو لەسەر لە ئەرزی واقعدا سەر ناگرێت، چکەکەم تەنها وا لە لایەنەکانی گفتوگۆ دەکات کە دوورکەونەوە لە مێزی گفتوگۆ ئەگەر لە هەمان کاتە هێرشی سەربازیان لەسەر بێ. ئەمە ئەمڕۆ جۆن کێری لە وتارەکەیدا زۆر جەختی لەوە کردەوە ئاڕاستی قسەکانی ئاڕاستی رووسیای کرد بەوەی کە ناکرێت بۆ کێشەی سووریا ئەگەر بە تەمای حەلێک بیت بەشەر ئەسەر لەسەر حکم بمێنێتەوە. لەبەرەوە بەڵام ویلایەتە یەکگرتووەکان بە شێوەیەکی گشتی جەخت لەسەر سێشتی سەرەکی دەکاتەوە. یەکەم گەیاندنی یارمەتی مرۆیی بەو ناوچانەی کە دوورەدەستن و تا ئێستا لە ژێر گەماڕۆی ڕژێمی سووریا دانێ. ئەمە یەکەم. دووەمین تریش بەردەوامبوونی باڵین هەڵمەتی سەربازی دژی بەرەی نووسە و هەروەها داعش، تاکو لە کۆتاییشدا و سێمیش بگەنە ڕێکەوتنامەیەکی سیاسی کە سەقامگیری لە سووریا
ئەنجام بێنێ. دەمێ بزانم میدیاکان لە ئەمریکا چۆن باس لە کۆنگرەی میونخ دەکەن بە تایبەتی ئەنجامەکانی کۆنگرەکە یان قۆناغی پاش کۆنگرەکە. بەڵێ میدیاکان بە دوو بەش باسی دەکەن، بەشێکیان گەشتبینن بە گفتوگۆکان لە کۆنفرانسی ئاسایشی میونخ بەوەی کە تەنها کەناڵێک کە بتوانرێ لایەنەکانی پێ قەناعەت پێ بکرێ بێنەوە سەرمێزی گفتوگۆ کەناڵی دیبلۆماسیە نەک چارەسەری سەربازی، بەڵام بەشێکی لە میدیاکانی ئەمریکاش بەردەوام ڕخنەی ئەویان هەیە کە ڕاستە ئەم گفتوگۆیانە بەردەوامی هەیە، بەڵام لەسەر ئەرزی واقع هیچ گۆڕانکاریی وا ڕووی نەداوە لەبەرەوەی هەم ڕژێمی بەشار ئەسەد هەم بۆ دوومانە ئاسمانیەکانی ڕووسیا تا ئێستاش خەڵکی مەدەنی دەگەنە هەدەف، لەبەرەوە بێهیواییشیان پێوە دیارە سەبارەت بە گفتوگۆکان شەکەم بۆکو چەند کەناڵێکی ئەمریکی ئەمڕۆ تەحلیلاتی سیاسیان بۆ ئەم کۆنگرەیە کرد، پێیان وابوو ئەمە تەنها گفتوگۆی سیاسیە لە ئەرزی واقعدا ڕەنگە گۆڕانکاریشی وا نەهێنێتەکایەوە، بەڵام وەزیری دەرەوەی ئەمریکا دیسانەوە جەختی لەوە کردەوە کە ئەم هەفتەیە هیوادار بوو کە هەفتەی سەرکەوتن بێت دوای ئەوەی کە ئەمریکا و رووسیا گەیشتنە ئەو ڕێکەوتنەی کە بە هەر شوێک بە یارمەتێ مرویەکان بگاتە خەڵکی مەدەنی، هەروەها هێرشە سەربازیەکانی رووسیا لە ڕێگەی ئاسمانەوە کۆمەڵە خەڵکی مەدەنی نەکاتە هەدەف بە تایبەتی ئەندامانی ئۆپۆزیسیۆن، لەم ڕێگەیشەوە بووی بتوان تا ڕادەیەک ئاگربەستێک بەرقەرار بکەن و تاکو لە کۆتاییشدا لە نتیجەی گفتوگۆی ئەم ڕێکەوتنە سەقامگیریەکی سیاسی لە ئایندەی سووریا دەبێتەکایەوە. دەمێ بزانم لە کارنامەی سێم ڕۆژی میونخدا ئەمریکا چ شتێکی ئامادە کردووە کە پێشکەش بکرێت لە ناو کۆنگرەکەدا، لەگەڵ ئەوەشدا لە پەراوێزی کۆبوونەوەکەدا چ شتێک دەوترێت لەبارەی کۆبوونەوەکەی بارزانی لەگەڵ نوێنەری باراک ئۆباما؟ بەڵێ با لەوە دەستی بکەین کۆبوونەوەکەی بارزانی لەگەڵ نێردەری سەرۆکی ئەمریکا بۆ هاوپەیمانەتی دژی داعش، میدیاکانی ئەمریکا لێرە بە گرنگیەوە سەیری دەکەن لەبەرەوەی وەکو دەیان جار دووپات کراوەتەوە ڕۆڵی کورد لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا ڕۆڵێکی زۆر پۆزیتیڤانەیە و بەهێزێکی بە کاریگەرترین هێز لەسەر ئاستی زەمینی ناو دەبرێ، لەبەرەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێی وایە پابندبوونی خۆی دەبێت دیسانەوە بۆ کورد دووبارە بکاتەوە کە چیدی لە شەڕەکە بەردەوام بێت تاوەکو بتوانرێ بە شێوەیەکی کاریگەرتر داعش لە ناو ببرێت. لە گفتوگۆکانی بەرزانی وەروەها نوێنەری ئۆباما ئاماژەبەوە کراوە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کێشەی دارایی یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەدات، ئەمەی کە ئێمە لێرە لە زاری بەرپرسانی فەرمی ویلایەتە یەکگرتووەکان وەرمانگرت لە ئێستادا کە ویلایەتە یەکگرتووەکان بەردەوام دیراسەی ئەو وەزعی کە هەیە لە کوردستان دەکات تاکو بتوانێت ئالێتیشی یارمەتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بدۆزێتەوە. بەڵێ لەبارەی ئاماژەم پێدا پرسیارم کرد لەبارەی کارنامەی کۆنگرەکە ئەوەی کە پەیوەندی هەیە بە ئەمریکا و بۆچوونی ئەمریکاوە لە سێم ڕۆژی کۆنگرەکەدا. بەڵێ لە سێم ڕۆژی کۆنگرەکەدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هیواخوازە کە چەند وڵاتێکی تر بهێنێتە ناو هاوپەیمانێتی دژی داعشەوە. ئەم وڵاتانە لە سێم ڕۆژی کۆنگرەکەدا دەخرێتە ڕوو لە ڕێگەی بەڵێ لە سێم ڕۆژی کۆنگرەکەدا بڕیار وایە بخرێتە ڕوو بەوەی کە داوا لە چەند وڵاتێکی دیکە بکرێت کە بێتە ناو هاوپەیمانێتی دژی داعشەوە. تا ئێستا ژمارە ئەو وڵاتانی کە لە هاوپەیمانێتیەکەدان زیاتر لە 20 وڵاتن، بەڵام ویلایەتە یەکگرتووەکان لە ڕێگەی ئەم کۆنگرەی میونیخەوە هیوادارە کە کۆمەڵێک وڵاتی تر بە تایبەتی وڵاتانی ئیسلامی بهێنێتە ناو هاوپەیمانێتیەکەوە بۆی بتوانرێ ڕێگری لە ئەو خەڵکانە بکرێت کە تاکو ئێستا دایانەوێت بڕۆن پەیوەندی بکەن بە ڕیزەکانی داعشەوە و داواکاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وڵاتانە ئەو وڵاتانی کە بە تایبەتی ناتوانن لە ڕێی سەربازی و بەشدار بن لە شەڕەکەدا، داواکاری ئەمریکا ئەوەیە کە بتوان لانی کەم بە یارمەتی دارایی هاوبەشی شەڕەکە بکەن. بەڵێ جیاواز لە پرسی کۆنگرەی ئاسایشی میونخ سێ ڕۆژە وەفدێکی هەدەپە لە واشنتنە، چ زانیاریەک هەیە لەباری سەردانەکەی ئەم وەفدەوە؟ بەڵێ وەکو ئاماژەت پێکرد وەفدێکی هەدەپە بە سەرۆکایەتی عوسمان بایدەمیر هەروەها دکتۆر هیستیار ئۆسەزی ئەندام پەرلەمانی کورد لە تورکیا لێرەن ئەوەی کە ئێمە فێر بووین ئەوەیە کە ئەم وەفدە تاکو ئێستا لەگەڵ چەند بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەروەها چەند ئەندامیشی کۆنگرێس کۆبوونەتەوە بۆ گەیاندنی نیگەرانیەکانی کورد لە تورکیا دەربارەی ئەو دەستدرێژیانەی حکوومەتی تورکیا لە
چەند ڕۆژی ڕابردوو هەروە چەند مانگی ڕابردوو بەردەوامی پێداوە تا ئێستا نزیکەی 500 کەس لە هاوڵاتیانی سیڤڵ کوژراون بۆ ئەمەش ئەو شاندەی هەدەپە لێرەیە بۆی نیگەرانیەکانی خۆیان بە حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بگەێنن لەم ڕێگەیەشەوە هیواخوازن کە حکوومەتی ئەمریکا بتوانێت فشارێکی پێویست لەسەر تورکیا دروست بکات بۆ وەستاندنی ئەو دەستدرێژیانی کە دژی هاوڵاتیانی کورد جێبەجێ دەکات لە ئێستادا لە تورکیا. سپاس بۆ هونەر ئەنوەر پەیامێری نارتی لە واشنگتنەوە. وچانێک و بەردەوامی لەگەڵتان. ساڵی 1974 لەسەر داوای مەلا مستەفای بارزانی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز ئەچێتە سعودیە. چوونی مامۆستا بۆ سعودیە لەبەرچی بوو ئەم داوای مەلا مستەفا چی بوو؟ لێوە نەخشە ڕێگای جموجگورێکی خۆماڵی کوردستانی دروست بوو کە پاشان مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ئەوانە پەلەدیان کرد. تۆ لە ڕێگەی عەلی ئەکبەر ویلایەتی کە ڕاوێژکاری عەلی خامنەییە داوەتنامەیەکت بۆ دێت بەنامەیەک بانگی شەکری بۆ ئێران، بەڵام ئەم داوەتە ڕەدەکەیتەوە لە بەنامەی حیزبی ئیسلامیە یعنی بەڕێوایان زوانی وە شیعە وەربگرن سێهەم تەیارە کە چوو پیرۆزبایی لەو شۆڕشە کرد بەرانی ئیخوان بوون. مامۆستا سەلاحەدین بەهادین ئێوێ زوتنەوەیکی جیهادی چەکداری دروست بکات هەتا باز لەوە کرد بە پاڵپشتی ئێران داوای هاوکاری لە ئێران کردو بەڵام ئەمە سەری نەگرتووە. کێشەیەکی شخصی بوو لە بینی کێشەیەک بوو نەڵم شخصیش لە بینی مامۆستا سدیق و مامۆستا سەلاح. مامۆستا سدیق وای زانی ئەو مەسئولە و بازێ شتی فەرمی من ئیزن دراوم و ئەمانە مامۆستا سەلاح بە حکمێک کە پێشی ئێمە لە ئێران بوو هەر ئەو کاتە ئیزنی خواست ینی تەوکیل کرا بوو کە قیادەی ئەم کوردستانە بکات. ئەمیری کۆمەڵی ئیسلامی داوا لە بەرپرسە بڕیار بەدەستەکانی هەرێم کرد فشار بخەنە سەر ئەو کەسانی کە ئەو بە ملیاردێرە حەزبیەکان ناوی بردوون پارەکانیان بگێڕنەوە بۆ خەزێنەی حکوومەت. لە پەیامێکدا عەلی باپیر دەڵێت ئەو کەسانە لە پەنای حکوومەتدا سامانی زۆر و زەوەندیان لەسەر یەک ناوە بەبێ ئەوەی ئاماژە بە هیچ کەس و لایەنێک بکات. 2 ساڵ پێش ئێستا هێشتا حکوومەتی عێراق بجێری کوردستانی نەبڕی بوو. شەڕی داعش بوونی نەبوو. هاتنی ئاوارەش لە ئارادا نەبوو. بەڵام کێشی نەمانی پارە لە بانکەکانی سلێمانی سەری هەڵدا. ئەو کات مەلا بەختیار بەرپرسی دەستەی کاریگەری مەکتەبی سیاسی کتی ڕایگەیاند ژێرزەمینەکان لە فەدە دۆلار ئاوساون و بانکەکانی سلێمانیش موچیان پێ نادرێت. ئێستا زیاتر لە 2 ساڵ بەسەر پرسی نەمانی پارە لە بانکانی سلێمانیدا تێپەڕ دەبێت و شەڕی داعش و قێراین دارایی بوونی هەیە. بەڵام هێشتا بەشێک لە برپرسانی باڵا و پەرلەمانتاران و هاوڵاتیانی هەرێم گومانیان هەیە لەوەی کە پارە لە هەرێمی کوردستاندا نەبێت چونکە دەڵێن نەمانی پارە لە پێش ئەو خێرانانەوە لە هەرێم سەری هەڵداوە. ئەوان پێیان وایە نە قێرانی نەبوونی پارەبوونی نییە بەڵکو پارەیەکی زۆریش پاشکەوت کراوە یا براوەتە دەرەی وڵات لەلایەن ژمارەیەک بەرپرس و کۆمپانیا حزبیەوە کە دەتوانرێت بەو پارەیە موچی فەرمانبەرانی پێ بدرێت و قێرانەکە چارەسەر بکرێت. پارەکانیان بینینەوە خەزانەی حکوومەت و بڵین هەر نەبێ بەشێکی موچی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بدەین. ئەوە تا بەرەم ساڵح جێگری دۆمی سکرتێری گشتیەکێتیش پێشتر لە بەرنامەی تاوت و ئێنارتیدا ڕایگەیاند بوو پێویستە ئەو پارانەی کە لەلایەن ژمارەی کۆمپانیا و سەرکردی حزبیەوە براونەتە دەرەوە بگەڕێنرێتەوە هەرێم. هاوکات لەگەڵ قوڵبوونەوەی قێراین دارایی و دواکەوتنی موچە بۆ ماوەی 5 مانگ فشارەکان بۆ گەڕانەوەی ئەو پارانە زیاتر دەبێت کە گوایە لەلایەن کەسانی حزبی و کۆمپانیەکانی سەر بە حزبەوە براونەتە دەرەوە یا لە هەرێم پاشکەوت کراوە. لەو چوارچێوەیەشدا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە پەیامێکدا بۆ بەرپرسە بڕیار بەدەستەکانی هەرێم دەڵێت فشار بخەنە سەر ملیاردێرەکانی دەوروبەرتان کە لە پەنای حکوومەتی قەرزدار و لاتکەوتوو هەرێمدا سامانی ناڕەوای زۆر و زەوەندەیان وەسەرێک ناوە با چەند ملیارێ بگێڕنەوە بۆ خەزێنەی حکوومەت بۆ ئەوەی بە خێرایی باری لاری گوزەرانی خەڵکی هەژاری تۆزێک پێ ڕاست بکرێتەوە بە ئەو ساماندارانە بەشێ لە پارەکانیان بکەنە بەڵای گێڕەوەی خۆیان و ئەو قەوارە سیاسیە کە لە پەنایاندا دۆڵەمەند بوون. هەر لەسەر و پرسە پێشتر هەریەکە لە فراکسیۆنەکانی گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ و بزنەوەی ئیسلامی و
ئازادی و ئەبنە ئەو نەهرین لە پەرلەمانی کوردستان داوای گەڕانەوەی ئەو پارانیان کردبوو کە لەلایەن کۆمپانیا و کەسایەتی حیزبەکانەوە براوەتە دەڕێی وڵات یا لە ناوخۆ هەرێمدا پاشکەوت کراوە کە بە وتەی ئەوان ئەوەش بۆتە هۆی ئەوەی ئێستا حکومەت توانای دابریکردنی موچەی نەبێت. لە بەرامبەر ئەمەشدا بەرپرسانی حکومەت یاریەم هۆکاری سەرەکی قێرانی دارایی و نەبوونی موچە دەگەڕنەوە بۆ برینی بودجێ هەرێم لەلایەن بەغدا و شەڕی داعش و دابەزی نرخی نەوت. بەڵام ئەم قسەیە تا ئێستا قەنەعەت بە وڵاتیان و بەشێک لە پەرلەمانتاران و تەنانەت بەرپرسانی باڵای بەشێک لە حیزبەکانیش ناکات و تا دێت گومانەکانیان لەسەر بردنە دەروی پارەی هەرێم زیاتر دەبێت. لەگەڵ هەموو قسە و باسانەی کە لەسەر بردنە دەروی پارە یا پاشکەوتکردن دەکرێت نازانرێت بە چه میکانیزمێک ئەو پارەیە دەگەڕێتەوە هەرێم و بۆ چارەسەکردنی قێرانی دارایی خەرج دەکرێت. محەممەد نەجیب NRT. پارێزگاری سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سلێمانیدا کۆ بۆ ڕایگەیاند کارمەندانی بەڕێوەبەرایەتیەکە بەردەوام دەبن لە کارکردن. هەروەها بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانیش جەختی کردەوە کە بەردەوام دەبن لە کارکردن و کارەبا ناگوژێنەوە. کوژانەوەی کارەبای نیشتمانی لە هاوڵاتیان یەکێک بوو لەو هەڕەشانەی کارمەندانی کارەبای سلێمانی و هەڵەبجە لە حکوومەتیان کرد ئەگەر تا ڕۆژی یەکشەممە موچەکانیان بە تەواوەتی پێ نەدرێت. بەڵام ڕۆژێک پێش تەوابوونی ماوەکەیان لەسەر بەڵێنی پارێزگاری سلێمانی بۆ چارەسەری کێشەکەیان لەو بڕیارە پاشکەس بوونەوە. بڵێنمان لاونەتێ کە بتوانین جۆرێک لە هاوکاریان بۆ دابین بکەن لە لایەکی تریشەوە بتوانین فشارێک بخینە سەر حکوومەت سەر ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی کە خشتەی بە جۆرێک لە جۆرەکان چاوخشانەوە بە خشتەی پاشەکەوتکردنی ئەو موچەیە. بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی ڕایگەیان تا ئێستا سەرجەم کارمەندانی کارەبا بایکۆتی دەوامیان نەکردووە و بەردەوام بوون لە کارەکانیان و بەڵێنیشیان داوە بەردەوام بن تا ئەو کاتەی لە توانایاندا هەیە وتیشی کارەبای نیشتمانی لە هاوڵاتیان ناکوژێننەوە. دیارە ئەو بەشە ئێشتگرانەمان هەیە لە سییانەکان لە وێزگەکان لە کۆنتترۆل لە وێزگەکانی بەرهێنانی کارەبا زوو بەسپاسەوە تا ئەم دقەی لە حەزا ئیشمانەوە ساوە ئیشوکاری هاوڵاتیان بەڕێکراوە و بەیانیش بەردەوام بن تا ئەو کاتێکە لە توانایانە بێ و تا ئەو کاتێکە ئیشەڵات دڵنیایەک لە حکوومەتەوەیەت بۆی کە ئەو موچەیە چاوخشانەوەیەکی پیاکرێت. کارمەندانی کارەبای سلێمانی و هەڵەبجا وەک فەرمانبەرانی دیکەی هەرێم زیاتر لە 2 مانگە هیچ موچەیەکیان لە حکوومەت وەرنەگرتووە. ئەوە جگەلەوەی موچەی زیاتر لە 5 مانگیان لای حکوومەتە. بڕیارەکەی حکوومەتیش بۆ پاشکەوتکردنی بەشێک لە موچەکانیان ناڕزاییەکانی ئەوانی زیاتر کرد. بە هەموو شێوە بەردەوام بین هەتا بتوانین خزمەتی شاری سلێمانی بکەین هەتا بتوانین ئیتر کۆمەڵی شتیشەیە توانای ئێمە سنووردارە کە خەڵکێک 6 مان و بەم شوێ بچێ پارێنێنێ ئیترەوەش ناوانێت دەستی ئێمە نامێنێت. هەفتەی ڕابردوو دژی سیستەمی نوێی موچە بەشێکی زۆر لە کارمەندان و فەرمانبەران و بەشێک لە هێزەکانی ناوخۆ خۆپیشاندانیان ئەنجامدا و بایکۆتی دەوامیان کرد. دواتر حکوومەتی هەرێم بڕیاریدا مانگانە چاوخشانەوە بە بڕی پاشکەوتکردنی موچەی فەرمانبەراندا بکات و ئەو خشتەیەشی هەڵوەشانەوە کە بۆ دابەشکردنی موچە ڕایگەیاندبوو. ژاڵە محەممەد NRT سلێمانی. وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند پێدەچێت ئەنقەرە و ڕیاض هێرشی زەمینی لە سووریا دژی داعش دەست پێ بکەن و سعودیەش ژمارەیەک فڕۆکەی ڕەوانەی بنکەی ئەنچەرلیکی تورکیا کرد. مەولود چاویش ئۆغلۆ وەزیری دەرەوەی تورکیا جەختی کرد کە سعودیا ژمارەیەک فڕۆکەی جەنگی ڕەوانەی بنکەی ئەنچەرلی کردووە بەڵام تا ئێستا سعودیا جگە لە ژمارەیەک ڕاوێژکاری سەربازی هیچ هێزێکی تری ڕەوانەی تورکیا نەکردووە. ئەحمەد عەسیری ڕاوێژکاری وەزیری بەرگری سعودیەش ڕایگەیاند بڵاوە پێکردنی هێزەکانی سعودیا لە بنکەی ئەنچەرلیک لە ژێرسایی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشدایە کە ئەمریکا سەرپەرشتی دەکات. باسی لەوەش کرد کە تا ئێستا تەنها فڕۆکەی جەنگی ڕەوانەی بنکەی سەربازەکە کراوە و قەبارەی ئەو هێرشانەش یاخود ئەو هێزانەش کە سعودیا ڕەوانەیان دەکات بەندە بەو ئامانجانەی کە هاوپەیمانی نێودەوڵەتی دەستنیشانیان دەکات. تۆپخانەکانی تورکیا چەند ناوچەیەکی ژێر کۆنتڕۆڵی یەکینەکانی پاراستن گەلیان لە باکووری حەلب تۆباران کرد. ڕێکخراوی ڕوانگەی سووری بە مافەکانی مرۆڤ ڕایگەیاند تۆپخانەکانی تورکیا چەند پێگەیەکی یەکینەکانی پاراستنی گەلیان لە فڕۆکەخانەی منغی سەربازی تۆپاران کردووە. بەوتی ڕێکخراوەکە تۆبارانەکە ناوچەکانی دەوروبەری شارۆچکەی
ئەعزاز و گوندی مالیکیە و ناوچەی منغی لە باکووری حەلەب گرتوتەوە کە 2 ڕۆژ لەمەوبەر لەلایەن شەڕڤانانی یەکینەکانی پاراستنی گەلەوە کۆنتڕۆڵ کران. ئەو تۆبارانەی تورکیا بۆ سەر شەڕڤانانی یەپەگە لە کاتێکدایە ئەحمەد داود ئۆغلۆ سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەیاند ئەگەر پێویست بکات ئەوەی لە قەندیل بەرامبەر بە پەکە کە ئەنجامیان داوە لە سووریاش بەرامبەر پێدە و یەپەگە ئەنجامی دەدەن. وەک ئاماژەمان پێدا تەرمی 25 کۆچبەری دیکەیرێمی کوردستان گەڕێنرانەوە کە لە دەریای ئیجەدا خنکا بوون 19 کەسیان خەڵکی سلێمانین کە لە ئێستادا بڕیارە بهێنرێنەوە بۆ شاری سلێمانی. ئاوات محمود پەیامبێرمان لە سلێمانیەوە زانیاری زیاتری لایە. سڵاو دەبێ ئاوات جارێکی تر دەمەوێت بزانم لە ئێستادا تەرمەکان گەشتون یان هێشتا نەخێر. بەڵێ شوان دیارە ژمارەیەکی زۆر لە کەسوکاری تەرمەکان لێرە ئامادەن. ئێستا هەواڵیان پێگەشت کە تەرمەکان گەشتونەتە ئەم دیوی بازگەی تاستوجا وەکو دەبینن ئەمە ژمارەیەکی زۆر لە کەسوکاری تەرمەکانن لێرە کۆبوونەتەوە لە چاوەڕوانی تەرمی کەسوکاریان و قافڵەی ئۆتۆمبیلەکانی تەرمەکانیش وا بەڕێگاوە یە گەیشتونەتە ئەم دیوی بازگەی تاستۆجە لێرە لەلایەن کەسوکاریانەوە پێشوازیان لێکرێ وەکو دیمەنەکانە بینن تەرمەکان ئێستا گەیشتونەتەوە دەواازەی سنووری پارێزگای سلێمانی کەسوکاریان لێرە ئامادەن. ژمارەیەکی زۆر لە کەسوکاری تەرمەکان لێرە لە پێشوازی تەرمەکانان وەکو دیمەنەکان دەبینن ئەمانە کەسوکاری تەرمەکانن و تەرمەکانیش بەڵاوە دەواازەی سنووری شاری سلێمانی. بەڵێ بازگەی تاسۆجان تێپەڕانوە گەیشتونەتەوە دەواازەی سنووری شاری سلێمانی. ئێستا لەم دیوی بازگەی تاستۆجەوەن وەکو قافڵی ئۆتۆمبیلەکانە بینن. ئەم ئۆتۆمبیلانیش بەشێکی زۆریان کە سوکاری قوربانیەکانن کە سوکاری تەرمەکانن کە گەیشتونەتەوە ئێرە لە پێش تەرمەکانەوەن وەکو دەبینن تەرمەکانیش بە ئەمبولانس و ئۆتۆمبیلی تایبەت گەیشتن لێرە کە سوکاری بەشێکی زۆریان ئامادەن کە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد 19 تەرمن سەرجەمە خەڵکی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەن. ئەمای ئۆتۆمبیلێکێکە لە تەرمەکان کە گەیشتەوە ئێرە گەشتەوە بەردەم کە سوکاری قوربانیەکان. عيني راسم بهمية بەڵێ شوانەمە کە سوکاری یەکێکە لەو تەرمانە پێما بێ زۆرترین قوربانیان هەبووە کە ئێستا بۆیان گەڕاوەتەوە. چەند لەم تەرمانە کە سوکاری ئێوەن چەند لە تەرمەکانتان بۆ گەڕاوەتەوە چەندیان ون بوو؟ هەر نۆزدەکە کە سوکاری ئەمێ مەجموعەیەکیش دیار نییە بەس ئێستا من ماڵی خۆمان نازانم براژنەکەم و برازایەکم دیار نییە. نازام ئەوانی کە کێوکێ جارێ نازام ناوەکانی تر دوایی خۆتانەی زانن. تەمەنیان چەنە کە سوکارەکەتانە؟ ئەمە یادە موالیدی 14/1/2003 ئەمە ئێستا مەیتەکەی هاتەوە لە یەکەم ئیسعافە سان 2010 ئەو مەیتەکەی دیار نییە. باخان کە ناوی ئاریان حامید محەممەدە موالیدی 1970 هەر نۆزیان دانیشتووی پارێزگای سلێمانی شاری سلێمانی. بەڵێ بەڵێ ئەم شەو تەرمەکانیان بە خاکە سپێرن بەخواڵێن بۆنیان کردووە ئەڵێ بێ بە خاک بسپێرێ ناتوانن مەجموعەیەکیان لە ڕاپەڕین بەڵام ئێمەی بینە سەیوانی دوولای دایکمەوەی نێژین.
تۆ پەیامە چییە وەکو کە سوکاری ئەم تەرمانە پەیامە چێ بۆ کەسانی کە ئێستا بەنیازن کۆچکەن بەرە وڵاتانی ئەوروپا؟ وەڵا ئەڵەم مەچن لە وڵاتی خۆمان بمرین لە برسا لەوە باشترە کە بڕۆین بۆ ئەو وڵاتانەوە ئاوا خۆمان بینە دەم دەریا بە هیچ شێوەیە حەز ناکەم کەس بڕوە بەڕاستی نییە ئەمە کارە ساتە ئەمە ئەنفالێکی ترە بەسە ئیتر بەسە بەخوا یعنی ئیجە بووە بەهین بە گۆڕستانی کوردەکان بەسە ئیتر با نەڕۆن کەس نەڕوا گەنجەکان تکایان لێکم کەس لە کە سوکارتان هێشتا ون بووە لە دەریانە دۆزرابێتەوە؟ بەڵێ دوانمان براژ ناکەم و برازایەکەم دیار نییە سانووی باخان ئەو خێزانی کە سەفەریاکەوە کەستان ڕزگاری بووە کەسیان لێ گەڕاوەتەوە؟ کەس نەجاتی نەبوو. تۆ وەکو کە سوکاری تەرمەکان قسە چییە؟ جا من ناتوانم هیچ بڵێم. ئەمانەی کە گەڕاونەتەوە چی تۆ؟ ئەمە سیانی منە دوو برازام و براژنێکم بەس تەرمی یەک برازان دیارە تەمەنی 14 ساڵەیات ناتوانم قسە بکەم. تۆ وەکو کە سوکاری تەرمەکانەڵی ناتوانم قسە بکەم ناتوانم. بەڵە شوان دیارە ئێستا بەڵێ ئاوات دەمانوێت دیمەنەکان ببینین کە ئێستادا ئۆتۆمبیلەکان بە ئۆتۆمبیلی ئەمبۆلانس تەرمی 19 کەس لە کۆی 25 تەرم کە هێنرانەوە بۆ هەرێمی کوردستان تەرمی 19 کەس لە ئێستادا هێنرانەوە بۆ شاری سلێمانی. بس
بەڵە بەرەزان تەرمی 25 کۆژبەری دیکەی هەرێمی کوردستان هێنرانەوە بۆ هەرێمی کوردستان کە لە دەریای ئیجەدا خنکا بوون بۆ پێشتر لە ئێنافتیەوە ڕووداوەکانمان بینی تەرمەکان ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە گەڕاندرانەوە 19 کەسیان خەڵکی سلێمانین کە ئێستا دیمەنەکان دەبینین لە شاری سلێمانی لە دەواازەی شاری سلێمانی 19 کەس تەرمی 19 کەس هێنرانەوە بۆ شاری سلێمانی 6 کەسەکەی تر دیارە خەڵکی هەولێر بوون لە ڕووماڵەکانی نارتیدا بینیمان کە هەموو تەرمەکان هێنرانەوە بۆ فڕۆکەخانەی هەولێر ئێستا ئەو دیمەنانی کە دەیبینن دەواازەی شاری سلێمانیە ئەو شوێنە تەرمەکان 19 تەرمن بە ئۆتۆمبیلی تایبەتی ئەمبۆلانس هێنراونەتەوە بۆ شاری سلێمانی و بینیمان کە کەسوکاری ئەو کەسانەی کە خنکاون لەوێدا کۆبوونەتەوە کە لە پێشوازی هاتنەوەی تەرمەکانن. ئەو ڕێگای بەرە برام داچۆ برم ڕاستەخۆ بینیمان کە تەرمی 19 کەس لە کۆی 25 تەرم گەیەندرانە شاری سلێمانی 6 کەسەکەی تر دیارە خەڵکی هەولێر بوون پێشتر بینیمان لە نارتیەوە سات بە سات ئەمڕۆ داوانە لە یۆناان لە تورکیا لە نارتیەوە ڕووماڵ دەکران ئێستاش تا 2 ساتی گەیشتنی تەرمەکان بۆ شاری سلێمانی و پێشتریش لە هەولێر لەلایەن ئێنارتیەوە ڕووماڵ کرا گرنگترین ناونیشانەکانی پانۆرامەی هەواڵەکان. یەکگرتوو ڕایگەیاند ئەگەر بزانن کشانەوەیان لە حکوومەت خزمەت بە بەرژەوەندی گشتی دەکات بێد و دڵی بڕیار دەدەن. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت پارتی پەرلەمانی پەقخستووە و هەر ئەویش دەتوانێت کارای بکاتەوە. قایمقامی دووسخورماتوو ڕایگەیاند پاسەوانەکانی سەرۆک کۆمار و 9 کەسی دیکە لە دەست گروپە چەکدارەکان ڕزگار کرا. سعودیە ڕایگەیاند بۆ بەشداریکردن لە شەڕی دژی داعش ژمارەیەک فڕۆکەی ڕەوانەی بنکەی ئەنچەرلی کردووە. زانیاری زیاتر لەسەر کۆی ڕووداوەکان لە nrttv.com شاد و بەختەوەربن.